سڵاتان لەوێت بەیانیتان باش بەیانی کوردستان بەیانی 24ێکی دیکە لە کوردستان 24ەوە بۆی خۆشەویست ئامادەکراوە هیوادارم کە لەش ساغ بن تەندروست بن بۆ هیوایی کە ئەم بەیانیەکی پڕ لە شادی پڕ لە وزە بێ بۆتان. دەزان کە گەنجێکی کورد ماوەی 5 ساڵە بە کۆکردنەوەی دار و کاغەز و کەرەستەکانی تر هۆنەری ڕیسایکلینی پەرە پێداوە و لە پێشانگاکانیشە بەرهەمەکانی خۆی نمایشەکات و دەشیان فرۆشێت. هاوڵاتیانی کورد لە تاراوگا خاوەن پێگەی جیاوازن لە وڵاتان ئەوان بوونەتە خاوەن پۆستی جیاواز و باڵا ئەمڕۆیەکێک لەو هاوڵاتیە کوردانەتان پێناسێنین کە لە ستۆکۆڵم بۆتە سەرۆکی شارەوانی. لە گوندەکانی پارێزگای وانی باکووری کوردستان ئەو گامێش و ئەسپانەی کە بەهۆی سەرماوسۆڵەی زستانەوە لە تەوێڵەکان دەرناکرێن لە کانیاودا دەشۆردرێت کە پلەی گەرمای ئاوەکەی 40 پلەی سەدیە و بە بەفر دەورێتراوە. باسی کاری دەستیمان کرد هەندێک کەسێ ئەتوانن کە بە کاری ڕیسایکلینکردنی هەندێشت کاری دەستیش دروست بکەن بەڵام هەر ناو بواری کاردەستەکانە ئەمێنینەوە کە لە سلێمانی پێشەنگایەکی کاری دەستی بۆ نزیکەی 6 خانمی دەستڕەنگی کراوەتەوە کە لەو پێشەنگایەدا کاڵا و بەرهەمەکانیان نمایش کردووە. بێگومان ئەمە چەندەمین جارەکە خانمان لە کوردستانە زۆر جار پێشەنگای لەو شێوە دروستەکەن کارەکانی خواریتیان نمایش ئەەکەن و زۆر جار دەبینین بە بازارکردێکی باشیش لەناو ئەو پێشەنگانە دەکرێت بۆ ئەو بەرهەمە دەستیانەی کە خانمانی کوردەکەن. جا زۆربەی زۆریشیان هەڵەسن بەوەی کە هەندێک مارکە دروست دەکەن کە مارکەی کوردین بۆ نمونە لە حێل و مێخەک و هەروەها لە سرکەیی کە هەوریشی پێوترێت بۆ جۆرەشتانە کەشتەوانێکی کوردەواری و سمبولێکی کوردەواریان پێوە دیارە کاری دەستی دەکەن و بۆ ئەوەی کە لەم پێشەنگایشدا جیاواز بن جارێکی دیکە هاوشاری ژنان ئەم جارە پیاوانیش بە کۆمەڵێک بەرهەم بەشداری پێشەنگاکەیان کردووە. ئێوەش لێرە بۆ ئێوە دەیگوازینەوە. کاڵا و بەرهەمە خۆماڵێ دەستکردەکان لێرە نمایش کراون. بەشداربوانی پێشانگاکە بە مەبەستی خستنە ڕووی بەرهەمەکان و دۆزینەوەی بازاڕێک بۆ بەرهەمەکانیان بەکردنەوەی ئەم پێشانگایە دڵخۆشن. لە نێویەکێک لە بەشداربواندا شیراز دیزاینی جلی کوردی خانمان دەکات. ئەوە بۆ ماوەی 2 ساڵە سەرقاڵی ئەم کارەیە و پلانیشی ئەوەیە برەوی زیاتری پێبدات سەرەڕای ئەوەی کە پەیمانگا و زانکۆشی تەواو کردووە بەڵام پشتی بەدامەزراندن نەبەستووە و حەز بەوە دەکات خاوەنکاری سربەخۆی خۆی بێت. خۆم ئیشی دیزانی جلی کوردیەکەم کڵاو و سەڵتە و هێلک و کۆڵوانە و کەوا هەمووی ئیتر هەر شت یعنی دیزاین تا دیزاینە گۆڕن تۆ بتەوێت شتێک یعنی ئیشی ورد بکەی کاتی تۆزە زۆرەوێ بەعزە ئیشێکیش کە سادە بێ کەمتری بێ. پێشانگاکە لەلایەن هاوڵاتیانەوە پێشوازیەکی گەرمی لێکرا و گرنگی بە کڕینی کاڵاکانی بەشداربوان دەدرا. ئەوەشی کە پێشانگاکەی جوانتر و جیاوازتر کردبوو بەشداریکردنی پیاوانیش بوو لە پێشانگاکە. ئامانجمان لە ڕەخستنی ئەم پێشانگایە بۆ ئەوەیە ینی بۆ ڕەخساندنی دەرفەتی کار بوو بۆ خانمانەی کە خاوەنی بەرهەمی دەستی خۆیانن و هاوکات ویستمان لە ڕێگەی ئەم ڕەخستنی ئەم پێشانگایەوە جۆرێک لە پەیوەندی لە نێوان ژنانی هاوپیشە دروستکەین بۆ ئەوەی پێکەوە کۆنتاکت بکەن پرۆژەی هاوبەشیان هەبێ هاوکات بۆ خستنە ڕووی ئەو پۆشاک و جلوبەرگانن کە باوباپیرانی ئێمە لەبەریان کردووە و کوردی پێدەناسێتەوە. پێشانگاکە 2 ڕۆژ دەخایەنێت کە ڕۆژانی چوارشەمە و پێنجشەمە بەردەوام دەبێت و لە کاتژمێر 10 بەیانی بۆ 5 سەر لە ئێوارە لە نێو حەوشەی سەرای سلێمانی پێشوازی لە هاوڵاتیان دەکات. هاوژین جەمال، کوردستان 24 سلێمانی. لە بەیانی 24 ئێمە هەمیشە هەوڵەدەین ناوازەترین بابەتەکانتان بۆ بخەینە ڕوو ئەو بابەتانەی کە گرنگێکی تایبەتیشیان هەیە. بۆ نمونە
ئەمڕۆ لە قوتابخانەیەکی هەڵەبجە چالاکیەکی زۆر جیاواز و ڕانەگەێنراوە بەڕێوەچێت چالاکیەکە ئەوەیەکە ئەخۆ چۆن نەوەکانمان وا پەروەردە بکەین کە لە کاتی جەنجاڵی و وێرانی خۆیان کۆ بکەنەوە چۆن بتوانن کە خۆیان سەرپەرشتیاری کارەکانی خۆیان بکەن ئەمڕۆ قوتابیان لە قوتابخانەیەک ئەو کارانە ئەنجام دەدەن دواتە قوتابەکە خۆیان بەڕێوە دەبن لە هەڵەبجە ئەڤین عەتا ئەم بەیانیە لەوێ لەگەڵمانە بۆ ئەم چالاکیە ڕانەگەێنراوە زانیاریمان پێدەن بەیانیت باش ئەڤین هیوادارم کە لەش ساغ بیت تەندروست بی ئەڤین ئەم چالاکیە چییە کە پێشتر ڕانەگەێنراوە چەند ڕۆژ چالاکیەکە بەردەوام ئەبێت مەبەست لە چالاکیەکە چییە تەنیا قوتابیەکانن کە لە قوتابخانەکە بەشدارن لەو چالاکیە واتە مامۆستاکان بەشداری لەگەڵیانە بەڵێ سۆڤان بەیانی تۆ بەیانی تاوی بینەرانی کوردستان 24 باش بێت من لە یەکێک لە قوتابخانەکانی پارێزگای هەڵەبجەم دیارە ئەمڕۆ چالاکیەکی جیاواز و لەگەڵ ئەوەشدا چالاکیەکی ڕانێگەێنرا و ڕادەگەێنن ئەم چالاکیە من ئەمەوێت زانیاری زیاتر لە بەڕێوەبەری قوتابخانەکە وەربگرم بۆ ئەوەی ئەو بەوردەکاریە پێم بڵێت ئەمڕۆ چی دەکەن سڵاو لەبێت مامۆستا فەیسەڵ بەیانیت باش ئەگەر باسێکی ئەم چالاکیەمان بۆ بکەیت چالاکیەکی ڕانەگەێنرا و لەگەڵ ئەوەشدا جیاواز چ جیاوازیەکی هەیە چالاکیەکەی ئێوە بەخێر بێن سەر چاوم ڕاستی ئێمە لە سەنەدی استراتیژی لیدەر هاتووە کە ئەبێ قوتابی ئامادە بکەین بۆ ئەوەی بینێرینە ناو ژیانی واقعیەوە ئەمە مەسئلەیەکی ئەم مەفهومە ئینتیزاعیە ئەبێ بیهێنینە عەرز بیپێوین قابلی ئەندازەگیری بێ ینی بتوانین بیپێوین کۆمەڵێک شتمان داناوە پێناسەی کرداریمان بۆ کردووە یەکێک لەو شتانە ئەوەیە ڕۆژێک قوتابخانە بینە دەست قوتابی خۆی بڵێن ئەوە ئێمە مامۆسا و بەڕێوەبەر و یاری دەدەر و هەموو ئەوە ئێمە ڕۆشتین و ئێوە هەر بەڕاستی ژواکەینانی ئێوە خۆتان هەر چۆنێک پێتان خۆش ئاوا مەکتەب بەڕێوەبەرن بزانن چۆن مەکتەب بەڕێوە ئەبن ئێمە کۆمەڵێک هەدەفمان هەیە لەم ئیشە هەدەفی یەکەمان هەدەفێکی تحقیقاتیە یعنی بۆ نمونە ئەمانەوێ ماناداری بدۆزینەوە لە بین مەسەن چەند پێشفەرزێکمان هەیە لە میشا پێشفەرز یەکەمان ئەوەیە بۆ نمونە ڕێژەی خوێندنەوەی قوتابی چ تەسیری لەسەر پێشێلکاریەکانی هەیە ینی ئەمڕۆ ئێمە بۆمان دەرەکەوێت ئەو قوتابیەی کە زۆرتری خوێندەوەتەوە ڕەنگە زۆرتر کتێبی خوێند بێتەوە ڕەنگە هیچ مخالفەیەک نەکا ئەو پۆلەی لەسەر ئاستی پۆلەکان زۆرتری خوێندەوەتەوە احتیمالاً ئەمڕۆ کەمترین مخالفەی هەبێ پۆلەکە یا بۆ نمونە ئێمە فەرزمان ئەوەیە ئەو خوێندکە ئەو قوتابیانەی کە کوڕن ڕەنگە سەرپێکی زیاتر بکەن لەوەی کە کچن بۆچی چونکە کوڕ نیازی قودرەتی زۆرە خۆی ئەسلمێنێ ئەمڕۆ و کچ نیازی عشق و تعلقی زۆرترە ئەمڕۆ ئەوێ دڵی ئەوانتر ڕاگیر بکە مەسەلە ئەگەر پێمان نزیکی 8 پێشفەرزی عیلمیمان هەیە ئەمڕۆ ئەوانە هەمویان ئەندازەگرینەوە پێشفەرزان مامۆستا فەیسەڵ ئەگەر پێمان بڵێیت ئەمڕۆ ئەزانین کە کورسێک وا کۆتایی پێێت تا چۆنێک چاوەڕێوەتان هەیە لە خوێندکارەکانتان کە بتوانن خۆیان بەڕێوە بەرن یەکێک لە ئیشەکانمان ڕاستی ئەمڕۆ ئەوەیە ینی ئەم خوێندکارانە ئەم قوتابیە بەڕێزانە دوو سێمانێکە لای ئێمەن یعنی ئەمانەوێ ئەمە وەزعێکی وەک بڵێ لەبەردەستمان نابێ بزانین تا ئەخیری ساڵ ئەمڕۆ ئەندازەگیریان نەکەین لە ئەخیری ساڵی شەوەدی سانەوە ئەندازەگیریان نەکەین بزانین ئەو هەدەفەی کە ئێمە هەمانە ئەوەی کە لە سەنەدی استراتیژی ئێمە هاتووە تا چنێک ئەتوانین ئەو ئامانجە بپێکین ینی جارێ ئێستا بۆ ئێمە زووە وەک بڵێ بکەوینە بەردەم ئیمتیحانە گەورەوە بۆ کۆتایی وەرزیش دیسانەوە ئەندازەگیریانەکەین تا بزانین لە دۆخێکا کە پۆلیزم حاکمە کاتێکە لە کۆمەلگایەکە هەرجومەرج ئەبێتە حاکم پۆپۆلیزمە بێتە حاکم چۆن قوتابیەکان ئەتوانن خۆیان سامان بن چۆن ئەتوانن خۆیان کۆکەنەوە قوتابخانەکەیان جەم و جۆرکەن لێرە ئیتر ئێمە بۆمان دەرەکەوێت قایدەکان کێن لیدەرەکان کێن ئەوانەی دەست پێشخەریەکەن بە هاوڕێکانیان نەڵێن نابێ شەڕ بکەین ئەمڕۆ ئەگەر مامۆساکانمان نین ئەمڕۆ ئێمە ئەتوانین خۆمان مەکتەب ئیدارەکەن دانە ئەتوانین بیان دۆزینەوە قایدەکان بدۆزینەوە ئەوانە بدۆزینەوە کە زۆر ئیشیان لەسەر کراوە ئەوانە بدۆزینەوە کە پێویستە ئیشیان لەسەر بکرێ حتا مامۆساکان ئەو مامۆسایانە ئەدۆزینەوە کە زۆرترین ئیشی پەروەردەیان لەسەر قوتابیەکانیان کردووە زۆر شت ئەمڕۆ بۆ ئێمە ئەتوانێت یەکلای بێتەوە لە گرنگترینیان ئەوەیە کە ئەمە وەکو کۆمەلگایەکی بچووک دێتە پێش چاومان لە کۆمەلگایەکی بچووکە بۆ نمونە کاتێک دۆخی پۆپۆلیزم ئەبێتە حاکم بەسەر کۆمەلگاوە چۆن کۆمەلگا ئەتوانێت خۆی جەم کاتەوە چۆن ئەتوانێت خۆی ڕێک خاتەوە و خۆی بەرەو ئامانجەکانی ئاراستەکە سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سۆڤانەوەی کە دەبیرە خوێندکارەکان ئاگادار نین ئەمڕۆ کە شتێکی وا لە نێو خوێندنگاکەیاندا ڕوو دەدات و خۆیان بەڕێوە دەبن ئەمەش ئامانجلەی هەڵسەنگاندنی خوێندکارانەوە ئەو خوێندکارانی کە زیاتر دەخوێننەوە و گرنگی بە کتێب دەدەن و ئەو مامۆستایانش لە هەمان کاتە هەڵسەنگاندنەکە بۆ مامۆستایانشە بۆ مامۆستایانی کە زیاتر گرنگیان بە
خوێندنەوە داوە و گرنگیان بە خوێندکارەکانیان داوە ئەم هەڵسەنگاندنە بۆ مامۆستایان هەم بۆ خوێندکارانیشە بۆ ئەوەی کە بتوانن ئەو خوێندکارانە دیاری بکەن کە زۆرترین کتێبیان خوێندێتەوە یاخود ئەو خوێندکارانەی کە پێویستە کاریان لەسەر بکرێت یاخود ئەو خوێندکارانەی کە کاریان لەسەر کراوە. بەڵێ زۆر سپاس دەکەین ئەڤین عەتا لە هەڵەبجە لەگەڵمان بوویت بەم چالاکیە پرۆزەیە ئەم بەیانیەت لە پرۆگرام جوان کرد. سپاس دەکەم. گەنجێکی کورد ماوەی 5 ساڵە بە کۆکردنەوەی دار و کاغەز و کەرستەکانی تر بە بەکارهێنانی شێواز و بیرۆکەی جیاواز بەڵام بیرۆکەکان تەواو کوردی بە شێوازێکی هونەری کار لەسەر ئەو شتانە دەکات ئەو کاغەز و کەرستانی کە باسم کرد و تێکەڵێکی هونەری ڕیسایکلین لەگەڵ هونەرێکی نوێ ئەکات لە بەشێکی زۆری پێشەنگەکانی کوردستانیش کە بۆ گەشتیاری کراونەتەوە بێگومان بەشدار بووە و ئەو نەو بڕواایەکە ئەمە هەنگاوێکە بۆ هەڵدان بۆ ژینگە پارێزی بۆ بەگەڕخستنی کەرەستە لە کارکەوتۆکان بۆ خزمەتی هونەر جا با پێکەوە ئەو بابەتە ببینین لەوە بابەتێکی نزیک یا ئەتوا بڵم هاوشێوەی ئەوەشمان هەیە لە ناو ئستۆدیۆ لەگەڵم بن جا پێکەوە لەگەڵ خاوەندەست کاری ئەو کارە دەستیانەکە دەکات لەگەڵی گفتوگۆکە جا ئەو بابەتە لە هەر شوێنێ دارێ بدۆزێتەوە هەڵی دەگرێت و بەکاری دەهێنێ بۆ کارەکانی. ئاوارە لە کارگەیەکی بچووک ڕۆژانە زیاتر لە 5 کاتژمێر تەرخان دەکات بۆ ئەم کارە. کاغەزەکانیش بەم جۆرە لە ماوەی چەندین کاتژمێر لەگەڵ ئاو تێکەڵی کردووە و دوای چەند کاتژمێرێک نیوەی کارەکەی کە ماوەتەوە تەواوی دەکات. دانانی دیوار و دروستکردنی خانوویکی بە شێوەی کوردەواری. لەگەڵ سواغدانی دیوار و وردەکاریەکانی خانووکەی بیرۆکەی دیکە لە مێشکی گەڵاڵە دەبێت بیر لە داهێنانی دیکە دەکاتەوە. ئاوارە بەدەم کارکردن باسی دووبارە بەکارهێنانی کەرەستەکان دەکات و دەڵێ هەوڵ دەدەم لە ڕووداوێکی ناخۆش بیرۆکەی زۆر جوان دروست بکەم. کاری ڕیسایکلین و دووبارە بەکارهێنانەوە شتێکی زۆر باشە هەم بۆ ژینگە هەمش وەکو یعنی بڵێم ئەو کارە دەستیانەی من دەیکەم بۆ جوانکاری ناوماڵ زۆر گرینگە. بابێتەوە من کەلوپەلەکان زۆربەی ڕیسایکلین ئێستا ئەوە هەم دوسێ داری تریشن ئەوانە لە لافاوەکەی دارەت و هینابووی من چوم هەڵم گرتەوە. استفادەی لیان دەکەین استفادەی بڵێن دووبارە بەکاریان دێنەوە خان و لێ دروست دەکەین شتی تری لێ دروست دەکەین حەسەب ئەو شتەیەکە دەیبینەوە بزانین چۆن بەکار دێت چۆن جوانە چ ئیشێکی لێ جوانە دارتاشی و بڵێن کاری دەستی پێشتر نەمکردبوو قەت بەس هەر خولیایەک هەبوو زارزارە دەم کرد و فڕێم دەدا و دەم کرد و لە هەر کام لە کارەکانی ئاوارە شێوازی کوردەواری تەواو ڕەنگی داوەتەوە. هەر کامیان گزارش لە زەوق و سەلیقەیەم گەنجە کووردە دەکەن کە کارەکانی بە بەکارهێنانی دووبارەی دار و بەردی ناوسروشتی کوردستان دروست کراون. ئاوارە باسی سەرچاوی سەرەکی بیرۆکەکانی و هەروەها ئەو پێشانگانش دەکات کە بەشداری تێدا کردووە. کارەکەشی جیا لە هونەر بووەتە سەرچاوی داهات. بیرۆکەکان زیاتر لە بڵێن زۆر زیاد لە بەتەمەنەکان پرسیار دەکەم یان وێنەی شوێنە فۆلکلۆریەکان دەگرم بۆ بیرۆکەکان لەوانە وەری دەگرم. سەبارەت بە بڵێن بە پیشەنگا و ئەو شتانە یان حەز دەکەین وڵا فیستیڤاڵی بڵێن نێودەوڵەتی هەبێ پیشەنگای لە بڵێن دەرەوەی هەرێم هەبێ بەشداری بکەین هەم شتە فۆلکلۆریەکانی خۆمانیان پێدەناسێنین هەم داهاتێکش دەگەڕێتەوە بۆ وڵاتی خۆمان بیانیەکان زیاتر دەپرسن ئەوە چیان بۆ ئەوە بۆچی بەکاردەهات بڵێن زەنجەر بۆچی بەکاردەهات یان بڵێن ئەو ئاگردان شتانە چۆن بەکاردەهات کوردەواری خۆمانش دەیکڕن زیاتر بڵێن خەڵکی ناوخۆ زیاتر دەیکڕن شتە زۆرتر حەزیان بە شتی فۆلکلۆریە ئێستا خەڵکەکە زیاتر بەرەو فۆلکلۆری دەڕوانەک بڵێن حەزیان بە شتی هین نەماوە بڵێن مەسنوعی شت بەهرەیەکی خۆڕەسک جوڵانەوەی دەست و بردبینی لە کارەکەی هۆکارەکانی خوڵقاندنی کارە هونەریەکانی ئاوارەیە. تەمەنی 34 ساڵە سەرەڕایەوەی ئیشی ڕۆژانی خۆی هەیە بەڵام بەم کارێک کە دەستی پێکردووە هەنگاوی ناو بۆ ناو هونەری دارتەشی و دنیای جوانکاری ناماڵ.
بەمەش کولتوری کۆنی کوردەواری زیندوو دەکاتەوە و هانی هاوڵاتیانیش دەدا بۆ بەکارهێنانی کەرەستەی جوانکاری و خۆماڵی بۆ ماڵەکانیان. هێرۆ مەولودی، کوردستان 24 هەولێر. بەڵێ بینیمان کە کارەکانی ئاوارە چەند بە سەلیقە و جوان بوون. زۆر جارێ ماڵین خانمان لە ئەنجامدانی هەر کارێک بە تایبەتی کارە دەستیەکان سەلیقەیەکی تایبەتیان هەیە، بەڵام بینیمان کە لە ڕەگەزینێریش بە هەمان شێوە کە کارێکی دەستیەکەن بە تایبەت کاوەکو ڕیسایکلینیان دەیانەوێت کارێک بکەن کە بۆ جوانکاری بێت، ئەو کات دەبینیت سەلیقەیەکی جوانی تیا بەکارهێنن. وەگوتم لەناو پرۆگرامیش بابەتێکی هاوشێوەمانەوێت، بەڵام ئەم جاریان لە ڕەگەزی مێ کە سۆلین سعدی بەرهەمەند و کە بەهرەیەکی هەیە و شارەزاشە لە تەندروستی ژینگە. بەخێر هاتی سۆلین. زۆر سپاس بۆ تۆ. سۆلین، پێش هەموو شتێک تا چەند سەلیقە گرنگە پێشێکە بێنە سەر بابەتی ڕیسایکلین، چەند سەلیقە گرنگە بۆ هەر کەسێک بۆی کە ژینگەی چواردەوروبەری خۆی بە پاکی و خاوێنی ڕابگرێت، جگەلەوەش ببێتە هۆکارێک بۆی کە ژینگە دووبارە ژیانەوەی خۆی دەست پێ بکاتەوە لەوەتەی کە ئەم پیشەسازیە گەورەیە لە جیهان شۆڕشی پیشەسازی دروست بووە ڕۆژ بە ڕۆژ ژینگە بەرەو پیسبوونە چێت. لە سەرەتادا زۆر سپاس دەکەم بۆ ئەو میوانداریە بە مەبستی باسکردنی بابەتێکی ژینگەیی. بێگومان هۆشیاری تا گرنگێکی زۆری هەیە بۆ مەبەستی ژینگەیی. باشە. خۆی هونەری ڕیسایکلین چییە؟ چۆن توانیتە سوود لەم کەرەستانە وەربگری کە لە چواردەوروبەرن؟ خۆی لە خۆیدا ڕیسایکلین بە واتاکەی واتە دووبارە بەکارهێنانە و کەرەستەی کۆن، جا بە شێوەیەکی هونەری بێتن یان هونەری نەبێتن. بەڵام هەر هونەرێک ئەگەر هات و هەر هونەرێک پشت ببەستێت بە خاشاک و کەرەستەی لە کارکەوتو ئەوە بە هونەری ڕیسایکلین ناو دەبرێتن. باشە. کاتە ئێستا ئەمانێ کە لێرە هەمووی لە بەردەستی من و تۆیان تۆ دروستت کردوون هەمووی ئەو کەرەستانن کە لە کارکەوتون. بەڵێ کە لە کارکەوت. بۆ نمونە ئەم بڵانە لەگەڵ ئەمانە ئەمە لە چی پێک هاتووە؟ ئەمە لە کارتۆن پێک هاتووە، لەگەڵ لە بەن دروستم کردووە پایسکلەکە و هەروە ئەوانە لە بوتڵی خواردنەوەنە دروستکراوە. شوێنی مۆمەکەش لە شوشەی نۆتێلا دروستم کردووە. شوێنی مۆمەکە لە شوشەی نۆتێلا. ئەوە لە هەموو ماڵێکا لە هەموو ماڵێکدا هەیە. بەڵێ ئەوەش لە جەریدە ڕۆژنامە دروستم کردووە. ئەمە هەر لە دوورەوە سێرمە کرد. من نەزانی بەچی تێگەیشتە بووم. من وام زانی ئەمە تیپە ئاویەکان هەیە کە تەواوە بێت تیپە ئاویەکانەوە نیە تیپی ئاوی کە لەزگەی. نەخێر ئەوە لە ڕۆژنامە دروستم کردووە. ڕۆژنامە دروستت کردووە. جا تۆ کە تیرە و شتیان لەگەڵا بەکارهێنیەوە بابەتە تایبەتە و مادە تایبەتانە چی کە ئەوە هەموویانی؟ بەڵێ ئەو سپرام تێدا بەکارهێناوە، بۆی سپرام تێدا بەکارهێناوە لەگەڵ سیکۆتین بۆ ئەوەی شوێنەکان یەکتر بگرێتن. ئێمەسا بۆ جێگەی چکلێت و ئەوانە. بەڵێ بۆ جێگەی چکلێت زۆر جوانە. ئەی ئەم کەوچکانە چی؟ ئەم کەوچکە دەستپزبڵانە یەک جار بەکارهێنرێتەوە نی ئێمە یەکسەر ڕەنگە یەکێکی تر میوانیەکی هەبێت ئەوە بەکاربێنێت بۆ خواردنەوەی سوبێشتە دواتر فڕی بات و ژینگە پیسکا. بەس تۆ زۆر جار لە هەموو دنیا کە بەدەست ئەم کەرستانە دەناڵێتێتن کە سەفەری و فڕێ دەدرێتن. بۆیە منیش وەکو ڕێگار کە دووبارە بەکاری نهێنە و دووبارە بەکارم هێناوەتەوە لەم تابلۆیەدا. زۆر دەستی ڕستمیشت هەیە. بەڵێ سەری خۆتم کردم بزانم ئەکسسوارەتەکانی کە بەخۆیەتی هیچی کاری دەستیە و ڕیسایکل هەندێکم دروست کردێ، بەڵام ئەوانی کە بەخۆمەوەی ئێستا هیچ کوردین دروست کرد بۆ جلی کوردی دروست باشە. تا چەندێ هەوڵەیە لە ڕیسایکلکردنی ئەو کەرستانەی کە هەن کارێک بکەی کە مۆرکی کوردی پێوە دیار بێ؟ وڵی لەوانە زۆر بەکارم نەهینە، بەڵام ئەو کەرسان کە بۆ جلی کوردی بەکارمیناو کە بەکارێن مۆچ کوردەواریان پێوە دیارە، وەکو خەناکە و گوارە ئەو شتانە. زیاتر چی بەکارەهێنی لەوانێت؟ زیاتر مێرو بەکارهێنم. میرۆکان بەکارەهێنی. هەوڵەی ئەو تێلوشتانەی کە بۆی بەکارهێنی بۆی بکرێتە ئەڵقە بۆ گوێ لە چی لەو واری کارەبا و ئەو شتانی کە لە کارێتوە؟ لە واری کارەبا دروستی دەکەم. کەمێکی لێزانم سەلی. بەڵێ خۆی هەموو خانوێک بەشی خۆی سەلیقەیەکی تایبەتی هەیە.
بەڵام هەندێک کەس نازانێت چۆن ئەو سەلیقەیە بەکاربێنێ لەبەرەوەی کە مەشغوڵە و ناتوانێت فریا ناکەوێت تو چۆن توانیتە کات بۆەوە تەرخان بکەیت و کێ پاڵپشتی چۆن یەکەم جارزانانی دەتوانانی ئەو شتانە بەڵێ لە سەرەتادا من تەنها کاری دەستیم دەکرد ریسایکلینم نەدەکرد بۆ سەرمێز ئۆشتین ناوماڵم دەڕازاندەوە دواتر بە حکمی ئەوەی خۆم دەرچووی کۆلیژی زانستیم بەشی زانستەکانی ژینگە بۆیە بڕیارمدا خزمەتێکی بچووک بە ژینگە بگەینم ئەوش ریسایکلین بی زوانکاریەکانم بگۆڕم بە بۆ ریسایکلین باشە سەلوین تا چەندە لە کوردستان هەست دەکەی کە چونکە لە باری ژینگەش وتت چالاکی چەندێک هەست دەکەی کە خەڵک پابەندە بەوەی کە ژینگە بپارێزێت و چەندێک خەڵک ئێستا ڕووی کردوتە هۆنەری ریسایکلین بۆی کە سپاس بۆ خوا تا ئێستا بەرەو خەڵکەکە بەرەو هۆشیاری دەچێتن هۆشیاری ژینگە زیاتی کردو و شێوە ریسایکلین تا ئێستا شتێکی نوێ خەڵک زۆر ئاشناینێ بووە ئینشاڵە لە داهاتوو شتی وا دەکرێتن و منیش پرۆژەی گەورم لە بنەستنی زۆر باشە سۆلین ئەوانەی کە کاری ریسایکلینەکەن بۆ نمونە و کاکەی کە کارەکەی کردبوو ئاوارە ئەو کردبووی بە سەرچاوی ئەشتی توانیوە بۆ بژێوی ژیانیش و مثلەن بە بازاڕی بکاوە بیفرۆشە لە پێشەنگەکانیش بەشدار بێپی پێت وایە ئەگەر کەسێک بیەوێت ئەم هوەرە بکات بە سەرچاوی داهاتیش بخۆی ئەتوانێت ئەو نەجێ خۆی کردوتەوە بەڵێ دەتواندرێ من تا ئێستا بە شێوەی ئۆنلاین یان لە ڕێگەکردنەوەی مەعرەز توانیمە هەندێک لە کڕیارەکان کڕیارم هەبوو ئەشیاکانم فرۆشتووە و لە داهاتوش ئیشاڵە پرۆژەی گەورەم دەبێتن و بۆ خزمەتکردنی ژینگە ئەو پێشترکاری دەستیت کردووە باسێوەت کرد مەبەستمەوەی کە بزانم کارە دەستیەکان کە شتی نوێن زیاتر کڕیاری هەیە یا ئەوانی کە ریسایکڵن کاری نوێت پێیان دروست کرد ئەوانەی کە ریسایکلین زیاتر کڕیاریان هەیە پرسیارەکەن کە بەچی دروست کردەوە چۆن دروستکەوە بەبەستت چییە پرسیاریان کردووە زۆر چاکە کاتە تۆ پێش ئەوەی کە کاری دەستی بکەیت لە ناو بواری ژینگە کارتە کرد تەنیا مەبەستەوە بوو ئەمانە کۆ بکەیتەوە بە مەبەستی پاک و خاوێن ڕاگررتنی ژینگە یاخود بۆ هۆشیارکردنەوەی خەڵکی دیکەش بوو ئەمەیکە بێگومان بە مەبەستی هۆشیارکردنەوەی خەڵکی ترش بێت چونکە ئەو مادانە جاچش و شەبی پلاستیک بێ کاتێک کەڵەکە دەبێتن لەسەرێک دەبێتە هۆی پیسبوونی ژینگەی ئاوی وشکانی و هەندێک لەو مادانە نزیکەی 400 ساڵی دەوێت بۆ ئەوەی شی ببێت بۆ نمونە شوشە بۆ نمونە شوشە پلاستیک 400 ساڵی دەوێت بۆ ئەوەی شی ببێتەوە ئەوە دواتر پلاستیک لە سەدەی 19هەمدا بەرەو پێست و بەکارهێنانی لەبەر ئەوەی هەرزان بوو یەک لە بەکارهێنانی و هەروە مادەکەش پتە بوو بۆیە دەبینی بارستایکی گەورەی پێکێنا و شیبوونەوەشی زۆری دەوێت 400 ساڵی دەوێتن بۆی ئەگەر دووبارە بەکاربهێنرێتەوە ئەوە سوودێکی زۆری دەبێت بۆ ژینگە زۆر باشە پێت وایە کە تا چەندێک گرنگە لە بواری پەروەردە قوتابی و نەوەی ئێستا کە هەیە ئەم جیلە نوێی کە ئێستا هەیە چەندێک گرنگە کە ڕابێن لەسەر ریسایکڵکردنی شتەکان یان هەر ڕابێن بەوەی کەمترین خۆڵ و خاشاکمان هەبێت من زۆر کات ئاماژەم بەوە کردووە کە پێویستە بابەتی ژینگەیی دابدرێت لە ناوانەکانی قوتابخانە کە هەموو ئەوانەی تێدا باز بکرێتن کە پێویستە نەوەکانمان بزاندێ کە ئەمە پێی ئاشنا نەبوونی ئەمە درەنگ پێی ئاشنا بوون لە ڕاستیدا پێویستە بابەتی ژینگەی بخرێتە ناو منهەجەکانی خوێندن باشە ئێوە بێگومانوانی کە ژینگە پارێزن هەمیشە بەیەکە گروپێکیان هەیە چالاکیان هەیە بێکەوە قەت بیرتان لەوە نەکردوتەوە بە شێوەیەکی خۆبەخشانە داوا لە وەزارەتی پەروەردە بکەن کە بابەتێکی ژینگەی ئێوەی ژینگە پارێزان بتوانن هەر کەس و لە پسپۆڕایەتی خۆی لە قوتابخانەکانە دابش ببن هەریج دەبێ هەفتانە یەک بۆ دوو وانەی ژینگەی بە قوتابەکان بڵێنەوە بە شێوەیەکی خۆبەخشانە شکر بۆ خوا تا ئێستا زۆربەی سیمینارم بە خۆڕای کردووە لە قوتابخانەکاندا بە یارمەتیدام ئەو دام دەستگای کە لێوێ دەوام دەکەم توانیمانە بە خۆبەخشانە سیمینار بکەین نەوەکانمان هۆشیار بکەینەوە بۆ ئەوی بتوان ئەوان لەسەر ڕێچکەیەکی باش و پەروەردەیەکی ژینگەیدا بڕۆن زۆر باشە ئەو بیرۆکانی کە بۆ دێت بۆ دروستکردنی ئەم بابەتانە زیاتر زادەی هزری خۆتە یان بۆ نمونە ئێستا خەیاتێک ئەبێ بوردەیەکی لە بەردەستا بێت مۆدلێکی لە بەردەستا لە بیدادا زۆر سەیرم دەکرد لە بەرنامە شتەکاندا دواتر هەمووی زۆربەی هیزری خۆم مەسەن ئەوە هیزری خۆمە وێنەیەک ببینم دواتر دەیکەمە کاری دەستی زۆر بە هەندێک جار بووە کە بچی بۆ ماڵێک ببینی کەرەستەیەک بەکارهێنن و دڵنیایت کە فڕێ ئەیان دوای ئەوە ئەیتر هایتر بە کەڵک نایە قەت
ئەو هینەت لەلا دروست بۆ بڵێ فڕێمێن من دواتر کارێکی دەستی لە ماڵەوە زۆر شتی وا دەکەم ماڵۆنە بۆ نمونە میوانی وەکو ئەوەی کە ببێت بە فەرهەنگێک کە ئێمە ئەو شوێنانی کە بۆشی ئەچین بزانن کە شتێک هەیە بە ناوی ژینگە پارێزی ئێستا بۆ نمونە کە ئێمە چینە خواردنگەکان بامە لێرە زۆر بە چۆنڵێ گفتوگویەکیەوەی با ئەوش بچینە ناو بابەتەوە کە ئەچینە خواردنگەکانەوە بەداخەوە ئەگەر چەندێ خواردنیشمان بمێنێتەوە پێمان ئەیبا پێمان جوان نییە کە بیکەینە سەفەری و لەگە خۆمان بیبینەوە بۆ ماڵەوە من دەکەمە سەفەری دەی بم زۆر جوان من حەز ئەەکەم هەمیشە ئەڵێم خۆزگا ئەوەندە خەڵکی ئێمە هۆشیار بواە کە خواردنەکەی ئەگەر تەنانێت یەک پارچە پیتزاش ئەمێنێتەوە فڕی نەجات بڵێ بۆ بکە بە سەفەری بێت چونکە دەزانیمە بیلگێتسی ترکە چەند دەوڵەمەنداڵێن بۆ هەر شوێنێکەچێت تەنانەت دوێنەشی هەیە کە خواردنەکە لەگە خۆیان ئەبێتەوە مەبەستم ئەوەیە تۆ لە شوێنانە کە ئەبینی بابەتێکی لەم شێوەیە هەیە بۆی کە بەلای خەڵک فەرهەنگ بێ ئەو شتە خۆشی دواتر بەکاری بێنێتەوە بەڵێ زۆر داواسی هۆشیاری لەو کەسە نزیکەکانمدا داوام کردو ئەو شتانی کە فڕێ دەدەم بۆ میهەرگرن بەڵێ دووبارە دواتر بەکارم هێناوە زۆر باشە دەستەکانت خۆش بێت من حەزەکەم زیاتر لەسەر کارەکانی خۆت بڵێ ئەوەی دیکان چییە؟ ئەوی کە تۆپەکە هەستەکەمەوە با من هیڵێم ئەوە تۆپ بووە؟ نەخێ تۆپ نەبووە من تەسەڵم کرد تۆپ بێت دواتر ئەو پەتت پێوە کردبوو تۆپەکە و تەقار بێت ئەوە سەرەتا باڵۆم بوو دواتر پەتم بەغەڕای بە دەوریدا سوڕاندەوە هەر لە فکرەکەی منەوە نزیک بوو بەڵێ نێزیک بوو سوڕاندەوە دواتر وشک بوو کە وشک بوو باڵۆنەکەم ئەوە کرد تەقاند و ئەوەکە دروست زۆر جارێساوە وەکو ئەو جۆلانانی لاتۆ کە لە ماڵەکەێت لەو جۆلانەی ماڵان وەرگرتووە کە لە ماڵانە زۆر ئەمە بێژگەوەیکان بتڵانە بەو شێوەیەدا ئەنیت چۆن بەکاریان ئەهێنی بۆچی بەکاردەهێنێت بەس تەنها بۆ جوانکاری بەکاردێنکە نووسین لەسەرا نووسرا نووسرا بوو لەسەری هۆم ڕووی لەو دیوەوە من لەمەوە دیار نییە ئەی ئەو شوێنی وێنەیە کە دادناوە ئەوەش تەنها بۆ جوانکاری بەڵام دەتوانی وێنەی خۆت تێدا بەکاربیێنی من سەیرم کردوم زانانی وێنەی خۆم نییە ناخێر وێنەی خۆم وێنەی خۆت نییە باش ئەگەر ئەو شتانی کە دروستیانەکەیت بچەوێ بەکار بۆ جوانکاری دایان بنیت بەکاریشیان بێنیتەوە ئایا هەندێ مادەمان هەیە کە بتوانین تۆ دوای ڕیساکڵیش هەر بەکاری بێنیت لە ناو ماڵ وەکو قاپێکا وەکو بوتڵێکەتیای ئاو بخۆیتەوە ئەوانە دەتوانین تێدا ئەوانە دەتوانین بەکاری بینین ئەوەش تریشم هەبوو کە شوێنی فڵسە و معجونیدا ئەوەش دەتوانیت بەکار بین کە لە ماڵەوە دایبنی ئیش پێ بکەیت زۆر باش زۆر جار هەیە ئەمە قوتووی شامپۆ هەندێ بڵی شامپۆ هەیە بڵی ئەو بۆن و ئەو کەرەستانێکی هیچ جوانکاری خانمانە ئەبێ ئاخۆ چەندت هەبێ ئێستا لە ماڵەوە زۆرت کۆ کردوتەوە یان زیاتر ئەو شوشانە کۆ دەکەمەوە شوشانم زۆر هەیە بەس هێستان بەکارم نهێنا ئیشاڵە لە ئایندەیەکی نزیکدا ئەوانش بتوانن بەکاربن بە شێوەیەکی جوان سۆری زۆر پێخۆشحاڵە بین بتوانیت کارێکی ڕیسایکلینی شێوەیەک بکەیت کە لە ناو شەقامەکان دابنرێت وەکو مۆنومنتێک بێت کە بزانێت ئەمە لە ریسایکلینکردن دروستکراوە هیچ بیرۆکەیەکە هێشتێکی وا ئیشاڵە لە بەرنامەمدا دەبیت پرۆژەیەکی گەورە تا ئێستا نەمکردووە بەڵام لە بەرنامەمدا هەیە پرۆژەیەکم هەبێت من بتوانم پەخشی بکەم زۆر باشە دەستەکانت خۆش بێت سەلیم سعدی بەهرەمەند و شارەزای تەندروستی و ژینگە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت من زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەوێش بەڵێ کەمێ زیاتر باس لەو بابەتاکەین کە فرەدانی خۆڵ و خاشاکە یاخود مانەوەی ئەو خواردنانەی کە باسمان کرد هەندێک جارێ ماچین بۆ چێشتخانەیەک خواردنێک دەخۆین ئەمە تەنیا باس لە بابەتی ڕسایکل ناکەین چونکە ئەو بە شێوازێکی دیکە ئەویش دەتوانین بڵێین یارمەتیدانی ژینگەیە و هەروەها دەستگرتنە بۆ خۆراکانی کە هەمانە و زیادە ڕەوی نەکردنە چونکە دەبینین لەو خواردنگانە ڕۆژانە کۆڵی خواردن بە ژمارەیەکی زۆر لەو خۆراکانی کە ئەمێنێتەوە فڕێ دەدرێت ڕەنگە هەندێک خواردن هەیە دەستی بەر نەکەوت بێت بۆ منداڵێک داوای ئەەکەی یا بۆ کەسێک داوای خواردنەکات دەبینی دوای کەمێکی دیکە ئیتر ناتوانە نانەکەم خوارد یاخود ئەوەیە کە تێرە بێت زوو ئەو خواردنە هەروە لەسەر ئەو مێزی چێشتخانەی ئەمێنێتەوە دواتر ئەو کەسانەی کە بە کاری خاوێنکردنەوەی ئێوە هەڵەستن
ئەو خواردنە دەبن و دەیکەنە سەتڵی خۆڵەوە بەداخەوە جێگەی داخە خۆزگا لە لای هەر یەکێک لە ئێمە ئەوەندە فەرهەنگ سازیەکی بەو شێوەیە لەناو کۆمەڵگە بکرێت کە زۆر ئاسایی بێت کاتێک دەچین خواردنێک دەخۆین لە خواردنگەیەک ئەگەر لە خواردنەکەمان هەرچەندە کەمیش بێت بمێنێتەوە داوای بکەین کە بکرێت بە سەفەری و لەگە خۆمانە بیبینەوە بۆ ماڵەوە تۆ ڕەنگە پاشکەمێکی تر بتانی گەرمی بکەیت و بیخۆیت بەڵام لە کاتێکدا کە تۆ فڕێ ئەدەیت هەم زیادەڕەویت کردووە لە بەفیڕۆدانی خواردن هەم ژینگەت پیس کردووە و هەم ئەوە نەبووتە فەرهەنگ بۆی کە خەڵکێک بتوانێت سوودی لێوەرگن باوەڕکەن من هەمیشە ئەو قسەیەکەم باوەڕکەم ڕۆشنبیری لەوەدانیە کە تۆ پارچەیەکت لە نانەکەت خواردبێت لە خواردنەکەت خواردبێت دوو کەوچکل لێدا بێ و بەجێ بێڵی هەستی بڕۆی خەڵک پێت بڵێ ئەمە کەسێکی زۆر ڕۆشنبیرە مادەم خواردنەکەی بەجێ هێشتووە ڕۆشنبیری لەوەیە تۆ تا چەند ئەتوانی کۆنتترۆلی ئەو زێدەڕەویە بکەیت تا چەند ئەتوانیت خواردن بە فیڕۆ نەدەیت تا چەند ئەتوانیت کە لە ناو ژینگەیە ئەو کەرستانە کۆ بکەیتەوە کە بۆتە هۆی پیسکردنی ژینگە باشە دەچینە سەر بابەت و راپۆرتێکی دیکە کە ئێمەی کورد لە هەموو شوێنێکە ئەوێ جێپەنجەی خۆمان دیار بکەین و جێپەنجەی خۆمان دابنین هاوڵاتیانی کورد لە تاراوگە خاوەن پێگەی جیاوازن لە وڵاتان بوونەتە خاوەن پۆستی جیاواز و باڵا ئەم جارە هاوکارمان ئاوارە هەورابی کەسایەتێکی دیکەی بەسەر کردوتەوە لە ستۆکۆڵم کە قادر کە سیرگا سەرۆکی شارەوانی ستۆکۆڵمە بەشی پەروەردەیە و ئەو هاوڵاتیە کوردە لە 2014 وەتە سەرۆکی گەڕاکێکی ستۆکۆڵم لە 2010 دیارە بۆتە ئەندام پەرلەمان وە ساڵی 2020ش بۆتە بەرپرسی پەروەردە کە شارەوانی ستۆکۆڵم لەسەر لیستی ئۆپۆزیسیۆن. لەناو ئەم شارەدا ستۆکۆڵمی پایتەختی سوید نزیکەی 1,400,000 کەس ژمارەی دانیشتوانێتی یەکێک لە بەڕێوەبەرانی ئەم شارەوانیە کووردە. پێکەوە چووینە گەملستان کۆنترین شوێنی ستۆکۆڵم و لە کەش و هەوایەکی ساردی زستاندا کە باڵی بەسەر شوێنەکەدا کێشا بوو کادر کە سیرگا باسی قۆناغەکانی گەیشتنی بەو پۆستەی بۆمان کرد. 2014 بوویم سەرۆکێ تاقێکی ستۆکۆڵمە باژارە ستۆکۆڵمە 2018 jî ez bîm endamê parlamentoyê Swêd wek parlamenter û 2020 jî ez bûm yek ji serokşaredariyê Stockholmê a muhalefetê yê Sosyal Demokrata wek berpirsa perwerdê. لە بەڕێوەبردننی ئەم شارەوانیەدا دەستەی سەرۆکایەتی ئۆپۆزیسیۆنیش تێیدا بەشدارن کادر کە سیرگا باسی ئەو دابەشکردنە و ڕۆڵی خۆی دەکات. لە ستۆکۆڵمە لە سوێد شارەداری نیف ئۆتۆنۆمن یعنی تێ واتەیەکو شارەداری ژی دکارن وێرگیە ژی ملەتی بستینەن بوێ وێرگیە کۆر و خەباتێ شارەداریە تێ ڕێڤەبرن. ئەم ژی وەک مهالەفەت لە ڕێڤەبەریە ستۆکۆڵمە باژارە مەزن جی دیگرین ئێریتریا کریک. خاچیانە بەنەو دانیشتواندا دەگەڕا و لەگەڵ پیر و گەنجان قسەی دەکرد بەبێ ئەوەی کەس هەست بکات ئەو کەسە چ بەرپرسایەتێکیە و هانی گەنجەکانی دەدا بخوێنن. پاشان گەڕایەوە لای ئێمە و باسی ڕۆڵی ئۆپۆزیسیۆنی کرد لە بەڕێوەبردننی ستۆکۆڵمدا. یعنی ئەمنه ئۆپۆزیسیۆنەدانا لێ نوێ معنە و ئەم نکارین لەگەڵ ڕێڤەبەریە ڕینین دانیشین و وە کێشەیان گفتوگوه بکەین. سیاست و پارتیان سیاسی و سیاستمەدار ji bo civatê hene ji bo gel heye ji bo başiyawa ji bo refehawa em çawa dikarin yanî civatê baştir bikîn û çawa ve refehe pêştir bibîn. کادیر دەڵێت بەشی پەروەردەی سوید لە ئاستێکی زۆر بەرزدایە بەڵام بۆ واتایە نییە کێشەی نەبێت. ئالیە پەروەردەدا وڵاتە سوێد دەوڵەتە سوێد ئاستێکی gelekî bilindەیە lê noya meعنê ku keşenînin problemînin. Problem hene taybetî jî li Stockholmê problemên aliyê perwerde de hene taybetî jî ciwanên غریب یان پنابرا کو ویده مازن بینه هنگ پروبلم و چه دبن
بەرژەوەندی خەڵکی ئەم وڵاتە هۆکارە بۆ ئەوەی بەڕێوەبەری و ئۆپۆزیسیۆن پێکەوە بە باشترین شێوە وڵات بەڕێوەبەرن بەبێ لە بەرچاوگرتنی بیر و باوەڕی سیاسی. نێرنێمێن سیاسی جودانە ئەم بە پەرسپەکتیڤێن جودا لە میژارە نزیک دەبین تەماشا دەکەین لە نوێ معنە و یعنی ئاستانگێمە هەنە و ئەم نەکۆری بین لە هەڵدوورە قسە بکەین و دیالۆگەدا چارەسەریە هەفبێش بینین سەرماسە. بۆ سیاسیەکانی سوید ئەوەی گرنگە بەرژەوەندی خەڵکی ئەم وڵاتەیە و هەموو هەوڵەکان بۆ ئەوەیەکە ژیانێکی پڕ لە شایستە بۆ خەڵک دابین بکەن. ئاوەرە هەورامی کوردستان 24 ستۆکۆڵم سوید. بەڵێ لە باسی پاکڕاگرتنی ژینگە و هەروەها چۆنێتی بەکارهێنانی ئەو بابەتانی کە ڕیسایکڵن و جگە لەمە ئامانە هەمووی بۆ چییە؟ بۆ ئەوەی کە ئێمە ژیانێکی ئارام، ژیانێکی خۆش لە ژینگەیەکی پاک بژین. لە ژینگەی پاک ژیان زۆر گرنگە بۆ هەر تاکێک لە ئێمە. جا بۆ ئەوانەی کە وەرزش دەکەن و ئەوانەی کە لە زستانانە دەیانەوێت وەرزش بکەن لە ژینگەیەکی پاک بەڵام ساردە دەیانەوێت نەچنە دەرەوە سەرمان نەبێت. ئێمەش بۆەوەی کە بزانین لە ماڵەوە چۆن لە وەرزی زستان وەرزش بکەین دواتر کە بوو بە بەهار بچینە دەرەوە و چێژ لەو ژینگە پاک و جوانە وەربگرین. هەندێک کەسی شەیە لە زستانەشە دەچنە دەرەوە وەرزشەکەن. باش ئەمڕۆ زۆر زیاتر باس لەو بابەتە ئەەکەم کە نیان ڕەشاد پاڵەوان و ڕاهێنەری لەش جوانی لەگەڵمانە. بەخێر هاتی یاریکی پڕقوزە بە لەشێکی ڕێکەوە هاتی بەخێر هاتی. نیان تا چەند گرنگە ئەمە بتوانین لە زستانانیشە چۆن دەهاوین و بەهاران لە دەرەوە وەرزشەکەنیان ئەچینە هۆڵەکانی وەرزشتر خەمی ئەو سەرماسەڵێمانە لە زستانانش هەروە بەردەوامی لەسەر وەرزشکردن. خۆی لە ماڵەوە وەرزشکردن بە کەرستەی چەند ینی سادە دەکرێتن وەکەوەینەکە لە هۆڵەکان دەکرێتن هۆڵەکان چونکە کەرستەی تەواوی تێدایە و بەڵام لە ماڵەوە ناتوانانی مەسەن لە ماڵەوە دەتوانانی پەتپەتێنی بکەی بە چەندانە دەمبڵسی بچووک چەند کەرستەی سادەکە هەیە ستێپە ئەوانە دەتوانی وەکو خۆ گەرمکردن لە ماڵەوە دەمرینەکانت بکەین. باشە بەڵام من لە وەرزشی بڵێ بەرداڵ دە بۆ وەرز ینی هیچ پەیوەست نییە وەرزشکردن بە وەرزی وڵات هەیە 4% هەر زستانە خۆ چاوەڕێ ناکەین با بڵێن تا فێنک دادێ بزی وەرزشی بکەین ینی پەیوەندی بۆی وەنیە هەر کاتێک دەتوانی وەرزشی خۆ جێبەجێ بکەین. زۆر باشە. ئەوانی کە ئەیانەوێ وەرزشکە لە ماڵەوە بەهۆی کاتە ڕەنگە بەهۆی وەرزەکەەوە نەبێت دایکی دووسێ منداڵە ناتوانێت بێتە هۆڵی وەرزشی ناتوانێت بچێتە دەرەوە. چۆن نتوانین سوود لەم کەرستانی لە چوار دەرو بەرمانە وەرگین قەنەفەمان هەیە لە ماڵەوە ئیتر قادرمەمان هەیە لە ماڵەوە ڕەنگە دەرگاکەمان بتوانین بارفیکسی لە سەردابنی چی بکەین؟ بخۆی کاماژم پێکرێکم زار ئەو قەنەفە و ینی هەر با بڵێن هەر ئەوەی کە لە ماڵەوە بەکاردێنین ئەو شتە کەرستە سادانەیە و چار دەور پشتمان ینی وەرزشی پێدەکرێت بەڵام وەکو ئەوەی نییە کە سوودی تەواوی هەبیتن وەکو هۆڵ بەڵام دەتوانی سوودی لێ ببینین بە شێوەیەکی سادە کە سوودی لێ باشە. هەندێک حرکات هەیە دەتوانی بە سادەی مەسەنن لەم خەنەفەیە هەر لە شوێنی خۆت هەندێک خۆگەرمکردن لە بۆ تەندروستی نەک لە بۆ دروستکردنی با بڵێن ماسوولکە یان کە دابەزێنی بە تەواوەتی مەسەنەیە کێشی زۆرە یان ئەوەی کە زۆر لاواز دەی بە ماسوولکەی دروست بکاتن لە بۆ ئەوەی ماڵ زۆر ئەگەر سەدەی سوودی هەیە بەڵام 90 لە هۆڵەکان چونکە هۆڵ تایبەت بەوەی کاتی تایبەتت دانایە لە هۆڵ لە ماڵەوە ڕەنگە تو نەتوانی ئەو کاتە یان دەنگی تەلەڤیزیۆنەکەت یاخود تەلەفۆنەکەت لە بۆ دێ نەتوانی وەرزشەکەت بە تەواوەتی لە ماڵێت جێبەجێ بکەین بەڵام کە کاتی دیاریکراوت دانا لە بۆ هۆڵەکەت ئەو کاتی مەجبوری ینی تەواوی ئامێرەکە و خەڵکەکەی دەبینی هەموو پێکەوت کە تەمرین دەکەن باشیع دەبی. ئەمە ئەوە باسی کەسانێکەکەین کە ئەتوانن من باسی ئەو دایکانم کرد کە ناتوانن یاخود هەر زروفێکی تایبەتی هەیە ئەگەر کامەرەمان هاوکار بێت لەگەڵمانە هەر بزانم لێرە بەم قەنەفەی سادەی کە لەبەر دەستمانە هەیە ئەوەی کە پێمان دەکرێت بزانم ئەتوانین چه حرکاتێکی ئەحما بکەین بۆ بەیانیان یەکێکە ئێستا ئەوێت ئەمڕۆ لەگەڵ من و تۆ دەست پێ بکات هەر بێ ئەحما بکات هەر لەسەر ئەوەی دەتوانین چەند حرەکەتی سادە لە بۆ لەش مەسەلەن ئێستا لە بۆ خوارەوەی ژێرسک ئەسەن دەتوانین لە قەنەفەیەکدانە لەوانەوە هەڵبڕێک
بڕۆین ئەوانە دەتوانین چەند سێت مەسەلەن لەوەی 4 سێتی 25 بڕۆین 4 سێتی 25 هەروە دەتوانین تەمرینی پێی بەو هەر بەو شێوازە باشە ڕێک دێنە خوارێ بەرز دەبینەوە هەر ئەوە مەسەن ئێستاوە لە بۆ ماسوولکەکانی پێ چەند سێت ئەو سێتانە هەر یەکەیان لە بۆ لای ڕاست لای چەپ با بڵێن چەپ ڕاست دەبێتە یەک سێت هەر با بڵێن 4 دانە 12 حەسەب ئەو شخصێک کە بتوانی کە وەزنی چەندە ئەوانێک کە وەزنیان زۆرە مەسەن ناتوان سێتەکان تکرارەکان زۆری بڕۆن بەخۆینە کە شخصێک لاواز بیتن بتوانی سێتەکانی کەمتر بڕۆت لەبەر ئەوەی دائیمان لە بۆ 4 فی 12 لە بۆ هەردوو لای باشە زۆرە زۆر ئەگەر بێ لام چ دەڵێ ڕەنگە زۆر مادوو باشە ئەڵێ ئیتر چی دیکە ئیتر دەتوانە پەتێن بەبێ شتێک ئەوها دەتوانی لە شوێنی خۆت لە شوێنی خۆت بەڵێ هەر حەبەتەکەشم هەبیتم باشتر پەتت نەبی لە شوێنی خۆت ئەوانە دەتوانی هەڵبەڵە لەوانە دووبارە ئەگەر ئەوانێک کە وەزنیان زۆرە نەتوانێت پێکوان دەتوان ئەوەی بڕۆن مەسەن چەندانە سکواتەیە بەشی با بڵێ ئەوانە خانمان کەیفیان ئێستا پێ دێ بۆتە بێگومان ئەوانە ئاسانتریش بەڵێ ئەوانە دەتوانی ڕێک بەڵێ ڕاکێشانەکان بکەیت دووبارە ئەوانە ینی ئەو لە بینی هەر کامێکی چەندێک ڕێست بە خۆمان بدەیت 30 سانیە باشە لە بەروەی نابی ماسوولکە تەواو سار بیتەوە باشە دەبی دایمەن گەرم بیتن باشە ئێستا بۆ نمونە ماوەی 20 خولەک ئێمە ئەم ئەحما 20 خولێک بەسە 10 خولێک بەسە لە بۆی حمای بەڵێ باشە دوای ئەوە ڕەنگە یەکسەر بن هیلاک ببم دابنیشم کەسێکتر یەکسەر هیلاک بێ دابنیشە هەڵەیە ئەو شتا چووکە لەسەر لەشێکی گەرم و یەکسەر دانیشی یاخود ئەبێ مەشغوڵ بی بە شتێکی ترەوە دەبێت لە شوێنی خۆی و هەڵوەڵانە کار گوتم ینی دقەت باشە مەسەن یەک دقە یەک خولەک بی بەس زیاتر لەوەی نەبیتن کە زۆر جستە سار بۆ دووبارە بچیەوە ماسوولکەکان گەرم کەوە لەوانەیە زیانت پێ بگەینی ئەو کاتی باشە مەرجە ڕاهێنەرێکی لەش جوانی بۆ وەرزشکردن لەگەڵ تا بێت پێگومان بەڵێ مەرجە مەرجە لەبەر ئەوەی چەند کەس مەسەن هەرستا لە هۆڵەکانیش کە دێن اشتراکیان دەکەن لەوانەیە 3 مانگ 6 مانگ تەمرین دەکەن بەڵام وەکو ئەوەی نەکە ڕاهێنەرێک لەگەڵت بی بە پرۆفیشناڵ لەگەڵت بیت و ماسوولکەکان لۆ تەسەلسول کە پێت بڵێتن سوودی زیاتر دەبینی گۆڕانکاری سەرێتر لە جەستەدا ڕوو دەدا هەروەها لە ماڵەوەش پێویستە مەسەن زۆر کەسێ دکتۆر لە بۆیان دادنێکە لە ماڵەوە حرەکەی سادەیان نەخۆشن نەتوانن بەڵام حرەکەکان کە سادەشە دەبی ڕاهێنەر بەرنامەی لە بۆ دابنێتن کە چەند زار و حرەکەی کە دەستی یان قاچی کە دەجوڵێنیتن دەی بزانیت چەند کو مەسەن گەرم دەکرێت و بە تەواوەتی لە بۆی دادەندرێن یانی سێتەکان بە پێی شخصەکەی وەزن و تۆڵی ئەو شخصی ئایەوە نەخۆشە یان نەخۆش نییە دەبی ئەوە ڕاهێنەر لەسەری بڕیار بداتن بۆی ئەو پرسیارم کرد چونکە ڕەنگە هەندێک کەس هەیە هەر نهاتۆ بۆ هۆڵی لە جوانی خۆی لە ماڵەوە وەرزشەکات ئەمێ بزانم ئایا وەرزشکردن زیان بە کەسێک ئەگەینە ئەگەر نەزانی شێوازی جوڵەکان چۆنە یعنی ئەگەر بە شێوازێکی هەڵەت جوڵە بکات زیانی پێگەێنێت زۆر جار بڵێ چونکە ناتوانیتن نازانیتن کە ماسوولکەکان و گەرم دەکە جەستەی خۆی ئەوانەیە ئەگەر هیچ نەبیتن بتوانیتن لە 3 مانگ جارێک بتوانی کۆرسێک لە ڕاهێنەری وەربگری لە ماڵێت تەمرینی لەسە بکە ئەسا ئەو کۆرسە تایبەتەی باشە دیان تو خۆت ڕاهێنەری جگەلەوەش پاڵەوانیشی چەند جارێت پاڵەوانیت بەدەستێناوە پاڵەوانیەکان چین بەدەستت هێناوە و لە ساڵی چەندەوەیە کاتۆ یاریەکەیت و ئەم لەشە ڕێک و جوانێت ئەم لە ساڵ 2017 ڕاندە ناو ماڵێم کاری لەش جوانیمە یشی لەسەر دەکەم 3 پاڵەوانیەتی مینایتەوە لە ساستی کوردستان 2 جار هەردووک یەکەم بووم لە بەرزکردنەوەی قورسایی و لە کرۆسفیت و لە بەهێزترین خێراترین ئافرەتیش و هیوادارم ینی زیاتر پاڵەوانێتەکان بکرێتەوە ینی ئافرەتان وەرزشەکەی بە خاڵێکی گرنگ دابنێن لە ژیانی خۆیان گرنگی پێ بدەن بێنە بۆ هۆڵە وەرزشەکان خۆت لە ماڵەوە ڕاهێنەریان لە پاڵەوانەتی نایکۆ بەشداریت کرد لە خێراترین بەشدار بووم لەسەر ئاستی هەولێر یەکەم بووم توانم ئاستی سێنج بینم لەسەر جیهان گەزەخانە خۆش بێنیان ڕەشاد پاڵەوان و ڕاهێنەری لەش جوانیان بانی لەگەڵمان بووی چەند جوڵێکی جیاوازت پێوتین بۆ هیوایەکە بینەرانمان سوودیان لێ وەرگرت بێت زۆر سپاسی تۆشەکە سپاس بۆ ئێوەش.
هەر سەبارەت با بابەتێکی وەرزشی و لە ناو بابەتی وەرزشا بمێنمەوە لە ڕێوەسپێکدا لە بنکەی وەرزش و لاوان لە زاخۆ کۆتایی بە ژمارەیەک خولی جیاواز هێنراوەکە بۆ نزیکەی 300 گەنجی زاخۆ لە هەردوو ڕەگەز کە هەم کچان و هەم کوڕانن ئەنجام درراوە ماوەی مانگێکیش ئەو خولە بەردەوام بووە لەوانەش خولەکانی درومان و هونەر و وەرزش و کاری دەستی و ڕۆشنبیری و ئەدەبی کە لەلایەن کەسانی پسپۆڕ و هەروەها شارەزا پێشکەشکرا خولت جورا و جوریت کو گنجا و گیردای لهمی بیا و خال گنجت باجر رخات کتا خودان بوه هیوا چوی هیوا 12 مشیام کومک آوان چالاکیا البنگه خوی ورزش و لاوان انجام بدین کو از توی باردامه ابصدان گنجت وی باجریت دا ام بجین مفاش وان چالاکین مورکت اف چالاکین کل دفمه هاتی نکرنه ما چالاکیا خواندنا پرتوکا هی اوجی آرمان جاوی چالاکی کلتور کرنا خواندنا پرتوکیه اتناوا تخا گنجو لاوادا هر واسا ما خولن درواره هبون ما خولن ام بجینین او خولا درواره ام بجین الجیر جاودریا سیدای سیگوان رمو بو هر واسا ام بجین دزگاه خیرخوازی بارزانی دو چالاکیا دا هیوی هاریکاریا میکر مبهفکاری یعنی هم یا تاپا سرمزی قارمان یا تاپا سرمزی همشی خلا سر تراشینه وگر هر وصل روژا آلای کردستان الوی باجری ما ساخت کر سپاس بو تیما تایکاندوی کو گلک هاریکار بو بلند کرنا وی آلای کو اف آلای هگلک مازم بوش دوازده لە گوندەواری پارێزگای وانی باکووری کوردستان ئەو گامێش و ئەسپانەی کە لە زستانە بەهۆی سەرما و سۆڵای زستانەوە لە تەواڵەکانە مێننەوە دەرناکرێن ناو بەناو بۆی کە تەندروست بن دەبرێنە ناو کانیاوەکان لە شۆرێن کا پلەی گەرمای ئاوەکە 40 پلەی سەدیە. باران و هاوڕێکانی لەم وەرزەی ساڵدا کە بەفر تەواوی ناوچەکەی داپۆشیوە گامێش و ئەسپەکانیان هێناوەتە ئەم کانیاوە گەرمە کە پلەی گەرمایی ئاوەکەی 40 پلەی سەدیە دایان شۆرن. کانیاوەکە 7 کیلۆمەتر لە گوندەکەیانەوە دوورە لە هاویناندا لەلایەن خەڵکەوە وەک کانیاوێکی دەرمانە و بەکاردەهێنرێت. منداڵlarımızı her hafta sonu yıkanmaları için buraya getiriyoruz. ڕۆژانی کۆتایی هەفتە گامێشەکانمان دەهێنین بۆ ئەم کانیاوە بە مەبەستی شۆردنیان بێجگە لەم کانیاوە ناوچەکە کانیاوی دیکەشی لێیە. Yıkanmak için getiriyoruz. Biz de kendimize yıkanmak için, eğlenmek için. لە کاتێکدا پلەی گەرما لە گوندی بۆ داکڵی 20 پلەیژەر سفری سەدی دابەزیوە بەهۆی سەرما و سۆڵەوە خاوەن ئاژەڵەکان ناتوانن گامێش و ئەسپەکانیان ببەنە دەرەوە بەڵام جارجار دەیانبن بۆ ئەو کانیاوە گەرما کە بە بەفر دەورە دراوە و بۆ 3 کاتژمێر تیادا دەیان هێڵنەوە و دەیان شۆرن. Hayvanlarımıza kışın buraya tımarlanması için temizlenmesi. ئاژەڵەکانمان کە لە زستاندا لە تەویلەکان دەمێننەوە پیس دەبن ئێمەش بۆ خاوێنکردنەوەیان دەیانهێنین بۆ ئەم کانیاوە خۆشمان دەچینە نێو ئاوە گەرمەکە لە کەش و هەوای ساردا دەیان شوین و کاتێکی خۆش بەسەر دەبین. Vakit geçiriyoruz belli bir zaman. Hayvanlarımız bu sayede daha sağlıklı, daha güzel. گەنجانی گوندەکە بەبێ گوێدانە کەش و هەوای ساردی ناوچەکە کاتێک گامێش و ئەسپەکان دەخەنە کانیاوەکە خۆشیان لەسەر پشتیانەوە خۆیان هەڵدەدەنە ناو ئاوەکە و بەیەکەوە حەمامێکی گەرم دەکەن. لەو گوند و ناوچانەی کە گامێش بە خێو ئەکرێتەوە باشە زانن کاتێکە گامێشەکان دەچنە ناو ئاوێکی بەو شێوە گەرمە دەڵێن کە شیرەکەیان زۆر پڕچەوری تر ئەبێت و زۆر پرۆتینێکی باشی تیابێت و سوودێکی زۆر زیاتریە بێت بۆیە ئەوانیش دەزانن بۆی کە لە بەهارە شیرێکی باشیان پێدات لە زستانانە دەیان بنەوە ئەو ئاوە گەرمە. بەم شێوەیە هاتینە کۆتایی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 هیوادارم کە بابەتەکانمان بە دڵی ئێوە بوو بێت. ئەمە هەمیشە لە هەوڵداین جوانترین باشترین پڕزانیاری تری بوو ئەو بابەتانەتان بۆ ئامادە بکەین کە بە دڵی ئێوەی بینەرە. هیوادارم کە وەگوتم پرۆگرام بە دڵی ئێوە بوو بێت تا سبەینێ. تا سبەینەنا تا دوو سبەی چونکە سبەینێ ڕۆژی هەینێ تا دوو سبەی و کاکە تا سەرەتای هەفتە پێتان دەگەمەوە ماڵاوە خۆتان.